ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. حکوومەت هەرێمی کوردستان لە ڕۆژی یەکشەمە لیستی موچەی ناردووە، ئەلبەتە موچەی مانگی 5 وردبینی دەستی پێ کردووە تاوەکو ئێستا گرفتێکی ئەوتۆ لە بەردەم لیستی موچەدا نییە. هەموو هەواڵەکان ئاماژە بەوەکەن کە پێش جەژنی قوربان موچەی مانگی 5 فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش بکرێت. ئیدی نازانرێ هەتا ئەم کاتە هیچ گرفتێک نییە لە چەند ڕۆژی داهاتوودا ڕەنگە ئەمە زیاتر ڕوون ببێتەوە. هەروەکو نیەتپاکێکیش هەفتەی ڕابردوو حکوومەت هەرێمی کوردستان زیاتر لە 50 ملیار دیناری داهاتی نانەوتی ڕەوانەی وەزارەتی دارایی حکوومەتی عێراق کرد بە پێ و ڕێکەوتنی کە لە نێوانیان هەیە. واتە تاوەکو ئێستا ینی هیچ گرفتێک نەماوەتەوە، وەکوی کە زۆرجار دەگوتێ بیانوویەک نەماوەتەوە لە بەردەم وەزارەتی دارایی حکوومەتی عێراق بۆی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەنێرێت. من ئەم تەوەرە و چەندین تەوەری دیکەم لەگەڵ میوانەکەم شوان کەلاری بڕیاردەری فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق گفتوگۆ دەکەم کە بە خۆشحاڵیەوە لە کەلارەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمە. کاک شوان، ئەم کاتت باش ئەگەر پێم بڵێیت ینی زانیاریەکت وەرگرتە بێ موچەی مانگی 5 فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێش جەژنی قوربان دابەشەکرێت؟ زۆر سپاس کاک سامان، ئەم کاتەی جەنابەت و بینەران باش. ئەوەی من پرسیارم کردووە چ لە بەغدا چ لە بەغدا چ لە حکوومەتی هەرێم هیچ ئیشکالێک نییە و وەزا هەردوو تیمی هەردوو وەزارەت، تیمی تەکنیکاری هەردوو وەزارەت زۆر ڕازین لەو سیستەمی لەوەی کە قایمەی موچە حازر کراوە بە گوێرەی سیستەمی پەیڕەوڵ، هیچ کێشەیەکی تیان نیە و بە دڵنیاییەوە بە گوێرەی بە دوواداچوونەکانی من پێش جەژن ئینشاءڵڵا پێش جەژن موچەی مانگی 5 فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەنێردرێت. کاک شوان پێشتر ینی هەر من و تۆ زۆر جار ئاوا گفتوگۆمان کردووە لەسەرەوەی کە زۆر جار گرفتەکانی بەردەم موچە تا ڕادێ گرفتی سیاسی بوون. ئەتوانەی پێم بڵێ ینی ئەم جارە ڕەنگە گرفتە سیاسیەکەیش لە بەردەم ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا نەبێت؟ ئەوەی پرسیارمان کردووە هیچ گرفتێک نییە و من هەمیشە وتومە حەقیقەت یعنی قەناعەتی خۆمە و ناتوانم نەیڵێم بەغدا ئەوەی لە ڕابردووە کردوێتی بەرامبەر ئێمە بەهۆی تێڕوانینی سیاسیەتی یان بەهۆی بابەتی سیاسیەوە کێشە بۆ موچەی فەرمانبەرانی ئێمە دروستەکە. ئەگینا نە دەستوری عێراق، نە بڕیاری دادگای فیدراڵی، نە قانونی موازنە، نە هیچ عورف و عادەتێک لە دنیا ناکرێت تو حکوومەتێک بێ لە بۆسەدا بێ بۆ ئەوەی فەرمانبەر بکاتە ئامانج موچەکەی ببڕێ. بە تایبەتی دوایەوەی موچەی مانگی 4 هەندێک تەخیر بوو و هەمومان بینیمان لە ئاستی باڵای کوردستان، لە ئاستی جەنابی سەرۆک بارزانی نیگەرانی لە بارودۆخەکە دەربڕی، بۆیە هەندێک هەنگاوی تر بەرامبەر حکوومەتی عێراقی بەڕاستی گیراوە بەر و کۆبنەوەیەکی گرنگ ئەنجام درا. دوایەوەی موچەی مانگی 4 تەخیر بوو، وەزیری دارایی عێراق بان کرا بۆ کۆبوونەوەیەک بە ئامادەبوونی ڕئیس وزەرا طەبعاً و بە ئامادەبوونی بەڕێز دکتۆر فواد حسێن و دکتۆر شاخەوان عەبدوڵڵا و بەڕێز بەنگین ڕێکانی بە ئامادەبوونی ئەم لایەنانە وەزیری دارایی بان کرا کە ینی ئامان چییە وا موچەی فەرمانبەرانی هەرێم تەخیرەکەی ناینێری چ گرفتێکەیە ئەوە حکوومەتە و دانیشتون و ئەوە ڕئیس وزەرا دانیشتووە با چارەسەری بکەین. بەڕاستی ئەوەی لە کۆبنەوەکە وتبووی هیچی مقنع نەبوو، هەندێک باسی ڕقابەی مالی کردبوو
ڕقابەی مالی هێنرابووە سەرخەت و تبووی هەر گرفتێکی شەبێک کە هیچ گرفتێک نییە هی ئەوە نییە بەڕاستی موچەی لەسەر ڕابگیرێ باسی محکەمەی فیدرالی کرابوو محکەمەی فیدرالیش هێنرابەوە سەرخەت دیسان ئەوانیش تەئکیدیان کردبوو بە گوێرەی ئەو بڕیارەی کە هەیە لە هیچ بار و دۆخێکە نابێ موچە تەخیر بکرێ ئەمەی باسەکەم هەنگاوی تازەیە کۆبنەوەی تازەیە لە دوای ئەوەی کە لە مانگی 4 موچە تەخیر بوو ینی ئەم کۆبنەوە گرنگە کرا بۆیە ئاماژەکان زۆر باشن و بە هەموو پێوەرێک بە گوێرەی ئەوەی ئەوە 3 ڕۆژە تەطبیق لە لیستی موچەرێ هیچ ملاحەزەیەکی وا نەبووە هەندێ ملاحەزە بووە لەسەر تەوحیدکردنی لیستی خانە نشینان لەسەری هەموو پارێزگاکان ملاحەزەی زۆر تەکنیکی بوونە هەر زۆر بە ئاسانی ببوورە بانگی مەغریب هاتە ناو مۆبایلەکەم و با لای بم هیچ گرفتێک نییە وەکوتم هەندێک گرفتی بەسیط هەبووە هەندێک ملاحەزەیان نەبووە بە تایبەتی لە سەر موچەی خانە نشین و ئەوانە بە زووی چارەسەر کراوە چونکە بنیا لەسەر بنەمایەکی زۆر باش سیستەمەکە ڕێک کراوەتەوە بە گوێرەی ئەوەی کە چەندین مانگی ڕابردووە خواستی وەزارەتی دارایی حکوومەتی فیدرال بووە بە گوێرەی خواستی ئەوان بە گوێرەی سیستەمی پەیڕۆڵ هەموو شتەکان ئامادە کراوە کاتێک خەلەلێکە دۆزنەوە ملاحەزەیەکیان هەیە لیژنەی تەکنیکاری وەزارەتی دارایی هەرێم کە لە بەغدان لە ماوەیەکی زۆر کوتا کێشەکان چارەسەرەکەن بۆیە هیچ کێشوان ئەتوانی ینی پێم بڵێت ئەو مەسجەی بارزانی گەیاندی بە بەغدا ینی نیگەرانیەکەی دەربارەی موچە گەشتی بێ بە بەرپرسانی سیاسی بەغدا بۆی کە جارێکە وەکو مانگی 4 بەو شێوەیە دووبارە نەبێتەوە دواکەوتنی موچە یاخود بانگەکانی کێش بەڵێ نابێت بە تەئکید پەیامەکەی جەنابی سەرۆک گەیشتووە و زۆر کاریگەری بووە ینی ڕاستەو خۆش لە دوای پەیامەکەی جەنابی سەرۆک قسەی ڕاستەوخۆ لەگەڵ سەرۆکۆزیرانی عراق کراوە لەگەڵ وەزارەتی دارایی عراق کراوە هەتا لەگەڵ لایەن سیاسیەکانی عراقیش کراوە کە غەدر هەر غەدرە ئەمەی ئێوە ئەیکەن بەڕاستی قابلی قبول نییە ینی غەدرێکی وازەحە هیچ ڕەوان نییە لە ئەنجامی ئەگەر هەموونی هەندێک کەم و کورتی هەندێک خەلەلی تەکنیکی ئێوە موچەی فەرمانبەرانی ئێمە بە ئامانج بگرن داواکاریتان چییە تەڵەبیاتان چییە وەرن ئەوە وەکووتم کۆبوونەوەیەک لەسەر ئاستی باڵا کراوە وەزیری دارایی بان کراوە بە حوزوری سەرۆک وەزیران و جەگری سەرۆک وەزیران و دوو وەزیری کوردیش لەوێ بووە وتیانە هەر داواکاریەکان لێ جێبەجێکەین تر ئەم سزادانە سیاسی ینی چی ینی خەڵکی ئێمە ئەمە قبول ناکا فەرمانبەران قبول ناکا ئەمە بە بابەتێکی سیاسیە زانین پەیامەکەی جەنابی سەرۆک گەیشتووە بە دڵنیاییشەوە کاریگەریە بێت و ئێستا ئەلان کاریگەریەکانی دەرکەوتووە بڵێ کاکشوان ئەو گرێبەستەی سەرۆکۆزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە واشنگتن کردی لە ئەمریکا یانی تۆزێ خەڵک ترسیەوەی هەبوو پێشەی موچە لە نێوان هەولێر و بەغدا دروست بکات وەکۆی کە ساڵی 2014 کە ئێمە نەوتمان هەناردە کرد بودجە و موچەی هەرێمی کوردستان بڕا ئەمە هەستەکەی دووبارە ببێتەوە یاخود عێراقیش بۆ خۆی یانی تاوەکو ئێستا سەرۆکۆزیران هیچ قسەیەکی نەکردووە لەسەر گرێبەستەکە تەنها وەزارەتی نەوت قسەی کردووە حکوومەتی عێراق ئاگاداری ئەم گرێبەستە بێت و هیچ گرفتێکیش دروست نەبێت خۆی ئەو نیگەرانی خەڵک ینی ترسی هەمومان لەسەر ئەوەی دایمە حکوومەتی عێراق لە ساڵانی ڕابردووە هەمیشە بابەتی موچەی بە سیاسی کردووە ئەم نیگەرانی لە جێگەی خۆیەتی ڕاستی ئەگینا وەکوتم هیچ ڕەوانیە لە ئەنجامی هەبوونی کێشە لە نێوان هەردوو حکوومەتەوە فەرمانبەر بکەیتە ئامانج ئەمە ناقانونی و نادەستوریە سەبارەت بە گرێبەستەکان لە حەقیقەتە ئێمە دەستوری عێراقمان هەیە مادەی 11 و مادەی 12 دەستور بەڕوونی باسی ئەم بابەتەیەکە مادەی 11 بە نەس ئەڵێ نەوت ینی سامانی نەوت مڵکی هەموو خەڵکی عێراقە ناڵێ مڵکی حکوومەتی فیدراڵە ئەڵێ ئەم سەروەتە هی هەموو خەڵکی عێراقە ناوی خەڵکی هێناوە لە نووسی مادەکە ئەوە یەک دووەم مادەی 12مان هەیە ئەڵێ بە گوێرەی قانون ئەو حەقلانەی کە پێشووتر هەیە پێش پەسەندکردنی دەستوری عێراق پێش 2005 ئەوە بە هاوبەشی ئیدارەیەکرێ بۆ ئەمانەی دواتریش یاسا بە گوێرەی یاسا
ڕێکە خرێ قەرەبووی ناوچە زیان لێکەوتوانە کانەکاتەوە لە مادەی 12 باسی ئەمەکات جگە لەوە مادەی دەی دەستورمان هەیە لە مادەی دەی دەستوری عراقا یعنی سەلاحیاتی حەسری حکوومەتی فیدراڵی دیاری کردووە لە 9 فەقەرە 1 2 3 هەتا 9 دەسەڵاتەکانی حکوومەتی فیدراڵی دیاری کردووە لە هیچ لەم دەسەڵاتانە باسی ئەوە ناکا بڵێ بۆ بابەتی نەوت دەسەڵات لای حکوومەتی فیدراڵە لە مادەی 15 دەستورە 115 دەستورە پێم وایە 114 پێم وایە 115 لێ بە هاوبەشیە بە ئاگاداریە ئەو دەسەڵاتانەی کە لە مادەی لە مادەی 110 بەڵێ دەسەڵاتە یەک لە حەسریەکانی حکوومەتی فیدراڵی دیاری کردووە ئەڵێ ئەمانە دەسەڵاتی حەسری حکوومەتی فیدراڵن 1 2 3 سیاسەتی خارجی نازانم بەرحاڵ کۆمەڵی بابەتە ئەمە بە حەسری باسی کردو ئەڵێ ئەمەی حکوومەتی فیدراڵن لە مادەی 115 ئەڵێ هەر دەسەڵاتێک لە مادەی 110 باس نەکرابێ نەدرابێتە حکوومەتی فیدراڵ ئەوە لە دەسەڵاتی هەرێمەکانە ئێدە تۆ بڕۆ مادەی 110 بخوێنەوە بزان لەکوێ ئەڵێ هەموو عەقدە نەوتیەکان گرێ بەستە نەوتیەکان ئیدارەدانی نەوت ئەبێت حکوومەتی فیدراڵی بکات شتی وان نییە وەکوتم مادەی 111 و 112 باسی نەوتەکە مادەی 111 نیو جوملەیە ئەڵێ نەوت ینی سامانی نەوتی هەموو خەڵکی عێراقە ناڵێ حکوومەتی فیدراڵ مادەی 112 ئەڵێ بە هاوبەشی ئیدارەیە درێ و ئەبێ یاسایەک دەرچێ بەداخەوە لە 2009 لە 2011 یاسایەک بە هاوبەشی لە نێوان هەردوو حکوومەتە حازر کراوە براوەتە پەرلەمان ئەوان ڕێگرن ئەوان نەیان هێش لە 2009 و لە 2010 یاساکە بڕوە بە گوێرەی مناهجی وەزاری کارنامەی کاری کابینەکەی محەممەد شیع سوودانی دەبوایە لە 6 مانگی یەکەمی بەنەس لە بەرنامەی کاری کابینەکەی هاتووە دوای 6 مانگ لە دەست بەکاربوونی بەڕێز سەرۆکوەزیران دەبێ یاسای نەوت و غاز لە ئەنجومەنی وەزیرانەوە بنێردرێتە پەرلەمان ببێتە یاسا بەداخەوە لەبەرەوەی یاسای نەفت و غازمان نییە عەقدەکانی سەرۆکی حکوومەت زۆری یاساییە هیچ ئشکالێک نییە و لە بەرژەوەندی هەموو خەڵکی عێراقا بە دەرەجەی یەک بۆ ئیستیثمارە لە بواری غازە کە ئەلعان ئێستا عێراق گەورەترین کێشەی نەبوونی غازیەیە بۆ بەرهەمێنانی کارەبا بەڕاستی بە دەرەجەی یەک بۆ بەرهەم ئیستیثمارە لە بواری غازە دوایی نەوت هەردوو کۆمپانیاکەش نزیکەی 15 ساڵە لە هەرێمی کوردستان ئیشەکەن پێشتر لە بواری نەوتا بە دەرەجەی یەک ئیشیان کردووە ئێستا لە بواری ئەم عەقدەی تازە لەگەڵیان کراوە لە بواری غازە چ ویستین زاگرۆس چ HKN کە دوو کۆمپانیای ئیشکردن بەڕاستی لەگەڵ بەس کاک شوان تۆ ڕوونت کردەوە ینی ئەمە ڕوون کردۆ لە ڕۆیاسایەکەیەوە کە کاک سامان با من یەک ویستمەوە بڵێم ئەگە تۆ سەریکە لە ناو قسەکە لە ناو پرسیارەکەیم ناتوانانی جوابیەوەشم بیتەوە تۆ ڕوونت کردەوە ئێستا قسەکە بەڕاستی ئەمەیە دەگوترێ بۆ نمونە ئەمە گرفت ڕەنگە دروست نەکە بەڵام وەکو خۆشیاڵە عێراق متمانەی نییە ینی ڕەنگە هەندێک وەکو فشاری سیاسی بەکاری بێنن بەرامبەر بە موچەخۆر و هەرێمی کوردستان بەڵام لە ئێستاە دەگوترێت تەیفسامی لەوێ نییە بۆ نمونە ڕەنگە سەفەری حەج بکە کێشەی ناردنی تەمویلی موچەخۆران بۆ ئەشکرێ لە ناو وەزارەتە کەسێکە بێ بینێرێ یاخود زۆر جارێ سەرۆکوەزیران بڕیارەیە و وەزیرەکە ناینێرێ شتی وا دروستە بێ لە کاتێکە سەرۆکوەزیران بڕیاوەباتەوە و نەینێرێ یا نەخێ سەرۆکوەزیران کە بڕیاریە دەنێرێت خۆی بە شێوەیەکی گشتی لە ڕاستیە ئەوە کارەساتە تۆ قوت و موچەی فەرمانبەران هی وڵاتێک ببەسی بە وەزیرێکەوە هەر ئەمە خۆی بۆ خۆی نامەحقولە یعنی ئەگەرم وەزیرە بڕوا بۆ حەج ئیتر موچە نەدرێ کێشە بۆ موچە دروست بکرێ یعنی هەرێمێک برسی بکرێ هەر بۆ خۆی ئەم میکانزمە لە ئیشکردن لە سەلاحێت بە خۆدان کارەساتە بەڵام بە شێوەیەکی گشتی تەسەور ناکەم یعنی وەزیری دارایی لەوێ نەبێ وەزارەت لەوەیە هیچ تەسەور ناکەم چوونی وەزیری دارایی بۆ حەج هیچ کێشەیەک دروست بکە
دوای سەرۆکۆزیران ئەتوانێت تەمویلەکە بکە بە تایبەتی ئەگەر قایمەکان وەکو ئەوەی ئێستا هەیە دوسێ ڕۆژە ئیشی لەسەرەکەن بە وردی ئیشی لەسەر کراوە هیچ ئیشکالێکی تیادا نییە بە دڵنیاییوە سبەی یان دوو سبەی تەواو بێت و تەنها تەمویلی پارە نێردرێت تەمویلی پارە چ لە وەزارەت دەتوانن تەمویلەکە بکەن طبعاً سەلاحێتی خۆی تەخوی لەبێ ئۆتۆماتیکیەن هەر مەسئولێکی یەکەم سەفەر بکات سەلاحەت یعنی دڵاتەکانی تەخوی لەبێ بۆ کەسێکی تر جێگری بێ بریکاری بێ یان خۆی کەسێک دیاری بکە یان ئەوە تا لە سەروی وەزیرەوە سەرۆکۆزیرانمان هەیە سەلاحێتی تەواوی هەیە و ئەتوانێت تەمویلەکە بکات و هیچ کێشەیەک دروست نابێت. کۆزای من بۆ پرسیارە دروستەکەم هەر من و تۆ ینی بۆ مانگی چوارەم گفتوگۆیەمان کرد کە وەزیری دارایی لە واشنگتن بوو دواتر سەفەرێک کرد بۆ ئوردن یعنی ئەم ڕۆشتن و هاتنانەی گرفتی دروست کرد کە گوایە شتێکیش تاو بوو و بەس واژۆیەکی ئەو ماوە نەیە کرد. ئەگەر بە سیاسی نەکەن خۆی لە حەقیقەتا گرفت دروست ناکە ئەو جاریش کە تەخیریان کرد هەر بە سیاسیان کرد ئەگینا کاک سامان با قسەیەکی سەریح بکەیت ئەگەر ئێمە ئەم هەموو کەم و کورتێمان هەیە ئەگەر حکوومەتی هەرێم ئەم کەم و کورتێ هەیە کە بەداخەوە بەشێک لەمانەی نوێنەرایەتی بەغاکەن لە هەرێم بەشێک لەمانە باسیەکەن وەکو بەغداش باسیەکە هەروەکەوەی بابەتی گرێبەستەکان ئێستا جەنابەت ئاماژە پێکرد دوو لایەن ئاگریان تێبەر بووە یەک لایەنێکی شۆڤێنی لە بەغدا هەرم ڕۆژ سکاڵایان تەواو کردووە ئەوانەی کە نوێنەرایەتی بەغداکەن لە هەرێم ینی نوێنەرایەتی هەرێمەکەن لە بەغدا ئەمانە ینی تەشوشیان بۆ دروست بووە کێشەیان بۆ دروست بووە بەڵێ مەبەستەوەی ئەوانەی خۆمان کە نوێنەرایەتی هەرێمەکەن لە بەغدا ئەوانیش گرفتیانەیە لەم گرێبەستە نانە ئەمە ئەوە بڵێم بەڕاستی هەندێک کەس لە هەرێمی کوردستان جا هەندێکیان بە حساب نوێنەری هەرێمن لە بەغدا هەندێکشیان هەر لە بەغدان پەرلەمانتاری پێش و سیاسی نازام کۆمەڵی خەڵک بوونەتە لە سەنگەری بەغداوە لە دژی هەرێم وەستاونەتەوە یعنی بە ئاگا بێیان بێ ئاگایی بێ کەوتونەتە ئەو سەنگەرەی کە بەغدا دژایەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانی پێەکە ینی ئەمانە لە هەموو شتێک ناڕازین یعنی دژی ئەوەن سیستەمی موچە بە ئەلکترۆنی بکرێت دژی کارەبای 24 ساعتین دژی نازانم هەر شتێک یعنی تۆ شتێک نابینی دژی کامیلەی بانجادەکان داینی هەر شتێک لەم هەر ئەم حکوومەتی هەرێمە هەنگاوی بۆ ئەنێ بۆ ئەوەی بنیادێکی تەندروست بنێت بۆ خزمەتکردنی ئەم وڵاتەیە کە بە گوێرەی ئەو پێشکەوتنانەی لەس ئاستی عالم هەیە ئەمانە لەگەڵ بەغا بە هاوبەشی یەکسەر حکوومەتی هەرێمەکەنە ئامانج و دەستەکەن بە تانە و تەشەر و بچووکردنەوەی ئەو هەنگاوە گەورانەی بەڕاستی کە حکوومەتی هەرێم ئەیهاوێژێ مەبەستم ئەوانە کە نوێنەرایەتی هەرێمەکەن نوێنەرایەتی بەغدا چی پەیوەندیەکی بۆ نمونە بە موچەی شۆ هەیە بە موچەی موچەخۆرانەوە هەیە هیچیش نییە ئۆتۆماتیکێن کە ئەزانی پەیوەندی هەیە ئێستا لەوانەیە وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ نەڵێ ئەمە ڕاستە و خۆ بڵێ من لەبەر ئەوە یعنی بەیانێکی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵمان گوێ لێ نەبووە بڵێ من لەبەر ئەوە موچە تەخیرەکەم مەسەلەن 1 2 3 ئەمانە دێن لە جیاتی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ ئەڵێن ئەوە هەموو حەقلای بەغدایە بەغدا هیچ کەم و کورتێکی نییە ئەوەی فاکتەری تەخیربوونی موچەیە ئەوەی واکە موچەی فەرمانبەران نەبرێ خەتاکە لای حکوومەتی هەرێمە یعنی ئەوەی ئەمانە ئیڵێن بەغدا خۆی ئەمە ناڵێ ئەگینا وەکوتم کاک سامان ئەوە هەر من و تۆ لەوانەیە چەندین بەرنامە بکەین لەسەر بابەتی موچە باشە ئەم کێشانەی ئێمە ئەوەنە گەورەیە ئەم حکوومەتی هەرێمە ئەوەندە مخالەفەی هەیە بۆ لە ئاخیرا موچەکە قرار بوو وابزانم ئەومان کە ینی 950 ملیار بنێرە 959 ملیاریان نان ینی ئەم حکوومەتی هەرێمە ئەوەندە مخالەفەیە بۆ دوای تەخیر بوونەکە دوای ئەوە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی بە ئامانجکردنی فەرمانبەرانەوە خەڵکی ئێمە هیلاکەکەن ماندووەکەن کێشەیەکی گەورە ناوخۆی دروستەکەن دواییش وەکو خۆی موچەکە ئەنێرن ئەگەر ئەتۆ لەسەر حەقیت و بابەتەکە قانونیە ئەبێ ئەم بابەتە ڕێکاری خۆی وەربگرێ بزان کەم و کورتیەکان لەکوایە یەکجاری چارەسەری بکەین هەرچەند کە هەر کەم و کورتیە باسەکەن حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی لە ڕاستیە کەم و کورتیەکان چارەسەرەکە بەڵام ئەوان مەسەلەی تەخیربوونەکە خواستێکە یەک تەوجیهیانە دەنێ
کە ناکرێتەوە وەکو ئێمە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەداخەوە بە دەرەجە دوومان نەزانن نابێ وەکو فەرمانبەرانی عێراق 30 ڕۆژارێک موچە وەرگن ینی ئاراستەیانەکەن بەوەی ئەبێ ئەو مانگەی شۆک و مانگەکانی تر ئەو جارێش کێشە دروستکەن موچە تەخیرکەن لە پشتەوەی حکوومەت ئەم بابەتە هەیە و بابەتێکی دوور کاک شواڵا منەمە بۆ منجی پرسیارە باشە بۆچی ئەم کێشە سیاسیە چییە بەڕاستی هەرێمی کوردستان بۆ نمونە بەرپرسانی هەرێمی کوردستان کێشە سیاسیەکانیان لەگەڵ بەرپرسە سیاسیەکانی بەغدا چییە و بیان و بە موچە ئەهێنرێتەوە یاخود کێشە بە موچە دروستەکرێت یعنی ئەوان داوای چیەکەن لە ڕووی سیاسی ئەمان جێبەجێ ناکەن یاخود ئەمان داوای چیەکەن لە ڕووی سیاسی و بەغدا جێبەجێ ناکە کێشەکە لەگەڵ بەرپرسەکان نییە بەڕاستی یعنی کێشە لە نێوان بەرپرسانی هەردوو حکوومەتانیە کێشە لەو تێڕوانینەیە حکوومەتی فیدراڵ بەشێک لە دەسڵاتدارانی عێراق ئەوانەی لە پشتەوەی حکوومەت ئیدارەی دەوڵەتی عێراقەدەن دەیخۆوانە هەر دۆستی کوردن ینی لەگە سەکردەکانی کووردا ڕۆژگارێ لە هەرێمی کوردستان بوو هەر پەیوەندیشیان هەیە کاک شوانەوە ناخۆ لە ئاخیرە ئەوان دێن کێشە و سەرێشە بۆ ئێمە دروستەکەن ئەوان دێن ئەو حەقەی بە فەرمانبەرێکی بەغدا و بەسرە و نەجەف و کەربەلایە بینن بە هەرێمی کوردستانی نابینن ئەوان دێن کێشەیەکی ڕوون نییە 20 ڕۆژ موچەی ئێمە تەخیرەکەن یعنی من جارەکەی تریش بە جەنابتموت بۆ 6 تریلیۆن دیناری عراقی لە ماوەی 4 ڕۆژە دابەشەوە موچە لە عێراق ئەمڕۆ بست و نازام حوتی ماگە موچە لە عێراقا کۆتایی هات بۆ هی خۆیان واوە بە زووی دابەشەکەن باشە کێشەی موچەخۆرانی ئێمە چییە یعنی وا تەخیرەکەن ئەگەر کێشە لە قایمەکانە لیژنە لەوێ یەکسەر چارەسەریەکەن ئەگەر کێشەی قوڵ و هەیە و ئێمە مخالەفەیەکەین بفەرمۆ ڕایگرە بە ئاشکرامان بڵێ کێشەکە ئەوەیە بۆ خەڵکی عێراق و خەڵکی هەرێمی کوردستان و بۆ پەرلەمانی عێراق و بۆ هەموو لایەک پێمان بڵێن کێشەکە چییە بۆ ئەوەی لە بنەڕەتەوە چارەسەریکەین هیچ کێشەیەک نییە ئەو کەنە ئامانج 15 ڕۆژ موچە تەخیرەکەن خواستێکی سیاسیە عەقڵێتێکی مەرکەزیە کە لە بەغدا هەیە ئەوان یعنی لە ناخەوە لە ویستی ئەوانە ئارەزووی هەبوونی حکوومەتێکی بەهێزی هەرێمی کوردستان ناکەن پێیان ناخۆشە ئەزانن 30 ڕۆژ جارێ لە کاتی خۆیان موچە بدرێ خەڵک و حکوومەت ئۆپۆزیسیۆن و دەسەڵات لە هەرێمی کوردستان حزبەکان کێشە نامێنێ حکوومەتێکی هەرێمی بە قووەت دێتە گۆڕێوە کۆڵێن یعنی ئەوان دێن چی بکەن بۆ ئەوەی پێشکەوتنەکان لە هەرێمی کوردستان ڕاگرن چی بکەن بۆ ئەوەی کێشە دروستکەن لە هەرێمی کوردستان چی بکەن بۆ ئەوەی بە هەرێمی کوردستان و بە حکوومەتی هەرێم بڵێن چارەنووسی ئێوە لای بەغدایە لەم ڕوانگانەوە دێن موچە تەخیرەکەن دێن یاسای نەوت و غاز جێبەجێ ناکەن دێن بەرنامەی کاری کابینەکە کە لەگەڵیان ڕێککەوتوین جێبەجێ ناکەن وەکو خۆی وەکو وتم من دووسێ جاریش دروتمە دێن لە کەرکووکەوە بۆ بەسرە ئەوەی لەسەر دەستی ڕژێمی بەعس کە ئەمە قانونە مادەی ژمارە 16 ساڵی 2010 لە کەرکووکەوە بۆ بەسرە ئەوەی لەسەر دەستی ڕژێمی ڕووخاوی بەعس زیانی کردبێ هەمویان قەرەبوو کردوێتەوە ملیارەها دۆلاریان بۆ قەرەبووی زیان کەوتوانی دەستی بەعس بە گوێرەی قانون سرف کردووە دێن 52 ملیار قەرەبووی دەوڵەتی کۆی دەکەنەوە بەڵام کاتێ دێیتە ئەوەی پێیان نەڵێن کێ لە ئێمە سوتاوترە کێ لە ئێمە وەکو کورجینۆسایت کراوە لە عێراقا کوێ کیمیاباران کراوە ئەزانی ئەوان بۆ پارێزگای هەڵەبجە چیەکەن تا ئێستاشەوە پێم وابێ حکوومەتی دادگای فدراڵی مەوعیدی بەڕێوەچوونی جەلسەیەک 6 پەرلەمانتار شکاتیان کردووە لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە یعنی ئەوان بەڕەوای نابینین شارێک حزبی بەعس و ڕژێمی ڕووخاو کردویان تا محافەزە بەڕەوای نابێ ینی کیمیابارانیان کردووە ئێستا لە پەرلەمان دەنگی لەسەر دراوە بۆتە محافەزە ئەمە بەڕەوا نابینن بە تۆ بۆ هیچ گرفتێکاتۆتە پێش دەستی ڕژێمی بۆ پرۆژە یاساکە ئێستا ئەوان دێن لە کاتی بەڵێ شکاتیان کردووە ئەڵێن نیساب نەبووە و داوایان کردووە بە زووی 6 پەرلەمانتار پێم وایە داوایان کردووە کە
بە زووی محکەمەی فیدراڵی ئەمریکی وەلایی دەرکا بۆ ئەوەی ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە ڕابگیرێ. محکەمەی فیدراڵی پێم وابێ سەرەتای پێم وابێ مانگی حوتە لەسەر بابەتەکە دانیشێ لە ئەگەر و نەگەرایە ئەگەر چی هەندێک قورسە چونکە لە ئاخیرا جێگەی شەرمەزاریە بۆیان بەڕاستی خۆیان ئەگەر بیت بکەنەوە زۆر جێگەی شەرمە عێراقێک کە لە بەرئەنجامی کیمیابارانی هەڵەبجە دروست بوو کۆمەلگای نێودەوڵەتی کە ڕژێمی بەعس و سەدام حسەینی ڕووخان فاکتەرەکە ئەوە بوو کە سەدام چەکی کۆکوژی هەیە و دژی گەلەکەی خۆی دژی هەڵەبجە بەکاری هێناوە لە بەرەنجامی ئەمە سەدام و بەعس ڕووخاو ئەمانە هاتنەتە سەر حکوم ئەمانە کە ئێستا ملیارەها دۆلاری تریلیۆنەها دۆلار و دیناری عێراقیان دزیوە بە گەندەڵی فەرهود لە عێراق خۆزگا ئەوەی ئێمە ئەیبینین لە عێراق لە بەغدا خەڵکی هەرێمی کوردستان ئەیبینی چ تاڵان و بڕۆیەکە چ بەرتیل خواردنیەکە کورە ئاو پاسانەی کە نەفەرە بن بۆ حەج من بە وەزارەتی ناوخۆمدا بە ڤیدۆ ئەو پاسانەی کە نەفەرە بن بۆ حەج لە سەیتەریەکان هەر حاجیە 1500 لێوەرەگرن یعنی بچۆ دەوائری بەغدا ئەو کاتە زانی چ فەرهودی و چ تاڵانی هیچ شتێ بەبێ پارە ناڕوە گەندەڵی تا ئایرە ڕۆیشتو ئەم هەموو سەرۆت و سامان و دەسەڵات و حکومەتەی کە هەیەە بەرەنجامی کیمیابارانی هەڵەبجەیە لە حەقیقەتە بەرەنجا یعنی ڕووخانی ڕژێمی بەعس هۆکارەکە ئەوە بوو کەچی شەرم ناکەن محکەمەیان لێ گرتوین بۆ ئەوەی هەڵەبجە نەبێ بە پارێزگا بۆ ئەوەی لە بودجەی پەرەپێدانی هەرێمەکان و پارێزگاکان هەندێک بودجەی زیاتر بۆ هەڵەبجە تەرخان نەکرێت و هەڵەبجە خۆ خەڵکی هەڵەبجە و بەگشتی حکوومەت یاریمی کوردستان دڵی بۆ خۆشە لە ساڵی داهاتوو بودجەیەکی تایبەت بۆ پارێزگای هەڵەبجە بەڕاستی دابین بکرێ بۆی کە هەم بژانەوەی پێوە دەرکەوێ هەم وەکو پارێزگایەک ینی کار و خزمەتگوزاری ببرێتە ئەو پارێزگایە. بەگشتی بابەتەکە ڕۆیە و ڕۆیشتۆ یعنی تەسویت کراوە و لە سەرۆکی کۆمار تەوقیعی کردو و لە وەقعی بڵاو بۆتەوە ئێستا یاساکە بەرکارە ئەڵان ئێستا ئەتوانن هەموو ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە تەواو بکەن و ئومێدیشمان زۆرە بەڕاستی باوەڕ ناکەین ینی محکەمەی فیدراڵی ئەو جورئەتە بکات قانونەکە هەڵۆشێنێتەوە یان ئیجراعات ڕێکار بگرێتە بەرامبەر بۆی هەڵەبجە نەبێ بە پارێزگا چونکە بەڕاستی شوورەیە وەکو ماچووکەمە هیچ کێشەمان نیە تەڵەبیاتی ئەوانە بەرامبەر بە پارێزگابوونی هەڵەبجە شیعەکان داوایە نەکرد تەلعەفەریان بۆ بکەین بە پارێزگا ئێمە هیچ کێشەیەکمان نیە ئەگەر چی پەرلەمانتارانی مووسڵ لە ناو قاعەی پەرلەمان دەستیان کردە پەلاماردان بۆ ئەوەی تەلعەفەر نەکرێ بە پارێزگا ئەوانەی نوێنەرایەتی نەینەوایە نەکرد ئەیانوت ئێمە قبوڵ ناکەین تەلعەفەر لە دا ببڕێ لە مووسڵ دا ببڕێ بەڵام شیعەکان لە بەرەوەی تەلعەفەر زۆربەی تورکمانی شیعەیە شیعەکان بەو ینی تاکیدیان نەکردەوە شەڕیان لەسەر ئەوە کرد تەلعەفەر بکرێ بە پارێزگا و فەلوجەیش لە ئەمبار بکرێ بە پارێزگا سونەکان تەبان داوای فەلوجەیان نەکرد ئێمە بەرامبەر ئەمانە هیچ لاریمان نییە تەنها پێمانەوت وەرن بۆ هەڵەبجە چ ڕێکارێک گیراوەتە بەر ئەبێ مەشروعی قانونەکە بنووسرێ ئەبێ بچێتە لیژنەی مختصی پەرلەمان ئەبێ خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ مناقەشەی بۆ بکرێ ئەوان تەنها بۆ ئەوە بەکاریان نەهێنا لەو کاتێک کە ئاخیر مەرحەلەی دەنگدان بوو بۆ ئەوەی دەنگدانەکە تێکدەن نیساب پێک نەیە بۆیە باسی تەلعەفەر و فەلوجەیان نەکرد ئەگینا ئێمە کورد وەکو ئەوەی بەرامبەر هەڵەبجە داوای پارێزگایتر بکەن لە ڕاستیە ئەمە هیچ ئیشکالێکمان نییە مەبەستم ئەوەیە ئەوان بەرامبەر بە پارێزگابوونی هەڵەبجە شەرم ناکەن کێشە دروستەکەن بەرامبەر محکەمەیان محکەمەی فیدراڵیان لێگرتوین ئێستا بۆ ئەوان موچە 15 ڕۆژ 20 ڕۆژ تەخیرکەن ئەوە هەر ئاو خواردنەوەیە بۆ ئەوان هەرچەند بەگوێرەی ئەو ڕێکەوتنانەی کراوە بەگوێرەی ئەم ئاخیر کۆبوونەوەی کە لە پێشووتر باسم کرد کۆبوونەوەیەکی زۆر گرنگ کراوە بەگوێرەی ئەو معلوماتانەی پێشەوەی بێمە بەرنامەکەی بەڕێستان من کۆم کردەوە هیچ کێشەیەک بۆ موچەی فەرمانبەران بۆ مانگی 5 دروست نابێ و ئینشاءڵڵا پێش جەژن فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەکانیان وەرەگرن. وەڵا هیوادارین کاک شوان ئێستا سەرۆکوەزیران لە هەوڵێکایە بۆ ئەوەی کە موچەی خانەنشینانی هێزەکانی ناوخۆ زیاد بکرێت.
ئەو لە ناو سیستەمەکە ناو یاساکە خۆ هەر زیادکردنیە بکرێ هەرێمی کوردستانی شەگرێتەوە وایە؟ بەڵێ بەڵێ بە تاکید بە گوێرەی قانونی تەقاعودی یعنی قانونێکی ئەوە ئێستا قانونی تەقاعودی یعنی فیدراڵی قانونێکی گشتگیرە هەر ئێستا لەسەر تەقاعودی خانەنیشتانی هەرێمی کوردستان جێبەجێەکرێ بۆیە هەر بابەتێک بۆ خانەنشین گۆڕانکاری لە موچەی خانەنشین لە ئیمتیازاتی خانەنشینا بکرێ هەرێمی کوردستان ئەگرێتەوە بەڵام ئەوەی هەیە تەنها ئەمانەی عامەی مەجلیس الوزەرا داوای بە پێداچوونەوەیان بە مسۆدەکە کردووە مسۆدەی ئەوەی قانونی تەقاعودی و خزمەتی هێزەکانی ئەمنی داخلی قانونێکمانەیە هی 2011ە مسۆدەیەکی هەیە ڕەشنووسێکە پێداچوونەوەیە ینی لە قۆناغێکی زۆر دوورە تا وەزارەتی دارایی تەواوێکا و مسۆدەکە تەسبیتەکەن و ئەینێرنە ئەنجومەنی وەزیران و بە تاکید بۆم خولەی پەرلەمان ئەوە نەفریا ئەەکەی و نابێتە قانون. تۆ ئاگاداری دابەزینی نرخی دۆلاری بەرامبەر بە دینار هۆکارەکە چییە گەر ئێوە ئاگاتان لێ بێ؟ یعنی ئەمڕۆ هاتۆتە سەر 140 بەڕاستی $100. وەڵا ئاگام لێ کاک سامان لە ڕاستیا من پێم خۆشە زۆر چونکە لە مەسلحەتی خەڵکی هەژارە لە مەسلحەتی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانە لەبەرەوەی ئەزانین ینی موچە بە پارەی عراقیە درێ هەتا نرخی دیناری عراقی بەرز بێتەوە لە مەسلحەتە بۆیە زۆر زۆرم پێ خۆش هۆکارەکە کۆمەڵی هۆکار هەیە یەک بەڕاستی ئەو میکانزمانەی ئەو ڕێکارانەی بانقی مەرکەزی گرتێ بەر زۆر سەرکەوتون و مەجای تەهریبی دۆلاری زۆر بە تەواوی کەم کردووەتەوە و هەموو بزنسەکان ئێستا لە ڕێگەی سەکۆی ئەلکترۆنیەوە تەحویلیان بۆ کرێ سەرمایەدارەکان هەرچی پارەیەکیان بووە بانقی ناوەندی خۆی ئەیانداتێ و بە وردی چاودێری دۆلار بە دۆلاری عراقە کرێ بۆکوێ ئەچێ لە چه بزنسێکا بەکارە هێندێ چۆن سەرفەکرێ یعنی ئەمانە هەمووی هۆکارن بەڕاستی کە دۆلار دابەزیوە و ومێ دەکەین بگاتە ئەو نرخەی کە بانقی مەرکەزی واتە ئەو ڕێکارانی کە بانقی مەرکەزی گرتیە بەر بۆ بردننی دۆلار بۆ ئێران ئەمە نەماوە وانە؟ ئەو تەهریبە نەماوە یان مایش بێت زۆر کەم بووەتەوە جاران یعنی خوات زۆر زۆر و لەسەر دۆلار خەڵک دینارێ زۆرێ برد و دۆلارێ کڕی ئێستا لە ئەنجامی ئەو ڕێکارانی کە گیراوەتە بەر بابەتەکە عکس بووەتەوە بەڕاستی یعنی دینار کەم بووە تەڵەب لەسەر دیناری عراقا عەرزی دۆلار یعنی زۆر بووە ئێستا دینار کەم بووەتەوە دۆلار لە بازاڕا زۆرە یعنی هەر بە شێوەیەکی گشتیش یعنی مختصانی بواری دارایی بە گوێرەی ئەو معلوماتانیش کە هەیە عراق هەندێک کێشەی سویلەی نەقدی هەیە هەندێک کێشەی پارەی کاشی هەیە کە پارەی کاش دینار کەم بووە ئۆتۆماتیکیان یعنی نرخەکەی زیادەکە و بە شێوەیەکی گشتیش لەسەر ئاستی عالەما هەنی لەسەر ئاستی گیان دۆلار تۆزێ نرخی بەرەو دابەزی نەچێ بەرەو داکشان نەچێ یعنی بۆتە دیاردەیەکی عالەمی ئێستا بۆیە ومێ دەکەین دۆلار بگاتەوە نزیکەی 130,000 وەکو ئەو سعرەی بانقی مەرکەزی دایناوە. کاک شوان وەڵا بۆ پێی کە جەنابەت بوعدێکی سیاسیشت هەیە ینی پێشتر لەناو حیزبا کاری سیاسیت کردووانێ پێم خۆشە هەرچەندە گفتوگۆکەمان ڕەبتی ینی بە مۆزوعی موچەوە نییە بینەوە هەرێمی کوردستان یانی ئەزانم ئاگاداری پێکێنانی حکوومەت گەی بەکوێ ینی لە نێوان پارتی و یەکێتی ینی پێشتر گرفتێکە بوو لە دابشکردنی پۆستەکانە نەگەیشتنە ڕێکەوتێت ئێستا لەکوایە کێشەکە کەی بڕیارە ئایا پێش هەڵبژاردن حکوومەتی نوێ پێکە هێنرێ یا دەکەوێتە دوای هەڵبژاردن؟ خۆی ئێمە دوێنێ لەو دیدارە بووین دیداری 50 ساڵەی اتفاقی جەزایر جەنابی کاکوشیاریش لێوە بوو پانێڵەکەشی کەوتە ئەخیرەوە ینی کەوتە سەعات 4:05 زۆر خەڵک نەمابوو بۆیە
بە وردی پرسیاری لێکرا لەسەر ئەو بابەتانە و ئەوەی منیش ئاگدار بم هەموو ئیشەکان تەواو بووە یعنی ڕووی ڕوئیای پارتی و یەکێتی بۆ حکومڕانی ئەم وڵاتە تا هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستان ئەوەی کە یەک حکوومەتی بەقووەت هەبێ یەک پەرلەمانمان هەبێ یەک لەشکرمان هەبێ دیاردەکانی دوو ئیدارەی بە تەواوی کەم بکرێتەوە ئەمڕۆ ئاگام لێ بوو وابزانم هەرم ئاسرە بەڕێز کاک پاڤڵ با بڵێن لەگەڵ بەرپرسی یەکەی هەفتا کۆبووەوە یعنی ئەم ئیشکالانە کۆتایی هاتووە پارتی یەکێتی لەسەری ڕێککەوتون کە بە گوێرەی بەرنامە و تێگەیشتێکی هاوبەشی یعنی استراتیژی کە لەسەری ڕێککەوتون ڕوئیاکە هاوبەشە تەنها ئەوەی ماوە مەسلەی پۆستەکانە لەسەر مەسلەی پۆستەکانە ئەوەی دوێنێ کاکوشیاریش باسی کرد یعنی جەنابی کاک مەسرور لە دەرەوە بوو کاک پاڤڵ لە دەرەوە بوو بڕیار بەدەستی یەکەمی پێکێنانی کابینەکە با بڵێن کە ئەوان بە دەرەجەی یەک لە وردەکاری و تەفاسڵ لە بێ ئاگدار بن ئەوان لە دەرەوە بوون ئێستا هەردووکیان هاتوونەتەوە بەیانی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران هەیە ئەمڕۆ مەکتەبی سیاسی یەکێتی کۆبووەوە بەتەکید بەم نزیکانە کۆبنەوەی هاوبەش ئەکرێت تەنها لەسەر پۆستەکان ماوە پێم وانە پۆستەکانیش زۆر بێتە کێشە چونکە ئیتر بابەتەکان دیارە یەکێتی پێداگیریە کرد لە وەرگرتنی پۆستی سەرۆکی هەرێم بە بۆچوونی جەنابەت ئەمە دەچێتە سەریا لەلایەن سەرۆکوەزیرانەوە کاک مەسعود یەکلایی بووەتەوە کە گوتبووی ئەم پۆستی سەرۆکی هەرێم استحقاقی پارتیە و ناییە گرفت دروست ناکە خۆی هەر ئەوەیە ئەوەی تا ئێستا من پێم وانە لە ئاخیرا تەسەوڕەکەم یەکێتیش خۆی بگاتە قەنەعات کە ئەوە ئیستحقاقی پارتیە لە بەرامبەردا سەرۆکی پەرلەمان و سەرۆکی کۆماری عێراقیشمان هەیە بۆ ئەوەی بنەمایەکی بەقوتیش حقیقەت چەند جاری ڕابردوو لە ئەوە دوو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە بەغدا لەسەر پۆستی سەرۆکی کۆمار کێشە لە نێوان پارتی و یەکێتیە دروستە بوو چونکە ئیتفاقی استراتیژی تێکچوو بوو یەکێتی جاری ڕابردوو دەنگیان بە سەرۆکی هەرێم نەدا لە پەرلەمان هەمومان بینیمان چوونە دەرەوە بۆیە بنەماکانی ئیتفاقی استراتیژی بە تەواوی تێکچوو بوو ئیلتیزام پێوەکردنی نەما بوو کێشە بۆ سەرۆکی کۆمار دروست بوو تەسەوڕەکەم ببێتە یەک پاگێج سەرۆکی کۆمار عێراق مەبەستم سەرۆکی پەرلەمان سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم ئەوەی هەیە و بە گوێرەی و زانیارانەی من هەمەم بابەتی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان بۆ پارتی یەکلای دەبێتەوە ئێستا قسێکی کە هەیە لەسەر سەرۆک کۆمار دەگوترێت لەبەرەوەی کە جەنابە داماژەت پێکرد ینی ئیتیفاقی استراتیژی ئەڵۆشاتۆ نەماوە پارتیش خۆتە زانیت لە خولی ڕابردوو کاندیدیە بوو ئێستاش ئەم کاندیدەی کە دەرچووە ینی هەم بە دڵی پارتی و لەم لە ناچاریە یەکێتی وتی بە دڵمە ئەنا خۆ شەڕی لەسەر دکتۆر بەرەمە کرد ئێستا بە پێی جمو جوڵەکانی دکتۆر بەرەم کە چۆتە لای بەڕێز مەسعود بارزانی و بۆ نمونە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم دەگوترێت ڕەنگە بۆ ئەم خولە خۆی کاندید کاتەوە کە پارتیش پشگیری بکە یعنی وەکو کاندیدێکی سەربەخۆ تقریبەت خۆی وا بوو جاری پێشوو بەڕاستی ئێمە لە پەرلەمان بووین یعنی پارتی شەڕی یەکرد هەر دکتۆر فواد حسێن لەگەڵ کە دکتۆر لەتیف عەبدولەتیف پێکەوە لە کافتریا لەگەڵ ئێمە دانیشت بوون یعنی پێکەوە ئیشمان ئەکرد پەرلەمانتار بە پەرلەمانتاری عەرەبەکان ئەوانی تر هەموو ئەگەڕاین بۆ ئەوەی دەنگ بە دکتۆر عەبدولەتیف بدرێت لە بەرامبەردا کاک پاڤڵ و جەماعەتیش لە بەغدا بوون ئەوان بۆ دکتۆر بەرهەمیشیانە کرد بەڵام نەتیجەوا دەچوو بەڵام بۆ داهاتوو بۆ دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە تەئکید لەسەر ئەم بنەمایە کە حکوومەتی هەرێمی پێکەهێنرێ لەسەر ئەم ڕێککەوتنە تازەیەی نێوان پارتی و یەکێتی بۆ پرۆسەی سیاسی لە عێراق و هەرێمی کوردستان بۆ پرۆسەی حکومڕانی بۆ کاندیدی سەرۆکی کۆماری عێراق هیچ ئیشکالێک نابێت و پارتی و یەکێتی پێش دروستبوونی جەدەل و پێش هەر بابەتێک گەیشتە ئەوەی کاندیدی سەرۆکی کۆمار تەقدیم بکرێت بە پارتی و یەکێتی بەبێ کێشە
لەسەر ئەم بنەمایی لە هەرێمی کوردستان لەسەر ڕێکەون بە بێ کێشە یەک کاندیدیانە بێ جا کاندیدەکە نازانم بەڕاستی کاک دکتۆر بەرهەمە زەیدا عوبێدا ئەوەیان نازانم بەڵام لەسەر کاندیدی سەرۆکی کۆمار پارتیوێکێتی ئینشەڵا بە خۆی داهاتوو یعنی سەرۆکی کۆماری عێراق کێشەیان نابێ. زۆر سپاس دەکەم کاک شوان کەلاری بڕیاردەری فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوپرسیار بەخواتان دەسپێنم خواتان.